دەمانەوەی خۆیمان پێبەخشن دڵۆپە خوێن هەناسەیەکە بۆ ژان دەمانەوەی خوێنمان پێ بدەن ئێمە پێویستیمان بە خوێنی ئێوەیە مانەوەمان لە ژیان بەندە بە خوێن بەخشەکان لە ساڵی 91 دوای ڕاپەڕینی شارەکە بدێن من دەستم بە کاری کرێکاری کردووە دوای چەند ساڵێک دابڕام و کاری خێرخوازیم دەکرد خوێن بەخشین بە ڕەحمەت بیمامم زۆر نخۆش بوو ساڵی 97 خوێنی دەویست پێویستی بە خوێن بوو هەستا ئەو وەختی خوێن بەخشین نەبوو بە خۆڕایی هەموو بە پارە فرۆشتم بوو بەڕاستی من هەستەکی ئینسانی مرۆڤیم جوورە کەوا بتوانم خزمەتی شاری هەولێری خۆشەویستم بکەم چ بکرد چەند برادێکە و پێم ڕاگاردن گوتم دەمێت کارێکی ئینسانی ڕابگەنم گوتیان وەکو چی گوتم وەکو خوێن بەخش خوێن بەخشین هەڵوێستێکی پیرۆزی گیانی مرۆڤانەیە عەبدولقادر تەنیا سەرپەرشتیارێک نییە بەڵکو بەردەوام خۆشی خوێن دەبەخشێت بەڵێ سکینەکە ئەو زایت چەند بتل 5 بتل باشە بەچان هەر خینێک وەردەگرن ئاساییە باشە خەم نەبێ ئینشاڵڵا سعاتە چل لات کارزگار نخۆشەکی وەزعی خراپەیە 4-5 دەخی دەوێگە بتوانی بە پەلا ئەو زایدمان لێ لە من خۆشی لە سنتەری گواستنی خوێن ئەو زایدە بەڵێ ئەو زایدە هەر خینێکوی و دەگۆڕنەوە زۆر مەمنون سپاس دەدەم بەس بە پەلەکە بگەی خێر دەداتێت ئەو کەسانە توان بڵێم کەسێکن کە شایەنێکی ڕێزێکی زۆرن کەسێکن کە ئەتوانم بڵێم یارمەتی چواردەورەکان کەسێکن کە هیچ شتێکیان لە پێشمەرگەیە کەم نییە کە ئەتوانم چەنەها کەس ڕزگار بکەن کە لە ژیانێکی ناخۆشان ئەوانە کەسێکن کە ئەتوانم بڵێم وێنیان کەمە ڕزگارکردنی کەسی بەرامبەر بە هەر شێوەیەک بە شتێکی زۆر جوانە شتێکی زۆر ئینسانیە تا زۆر شتێکی گەورەیە شانێکی خۆشەویستە و مای شانازیە یعنی بەجددی ئەبێ ئەو ئینسانە یعنی مەکانەتێکی خۆی هەبێ لەبەر ئەوەی تۆ کە خوێن بەخشی ئەو شتێکی زۆر زۆر گرنگە لەبەر هەموو کەسێک ناتوان ئەو شتە بکە لەبەر ئەو کەسە لە خوێنی خۆی کەم نکاتەوە کە بتوانێت خوێنی با بە کەسێکی چەنەها کەسن تالاسیمایان هەیە یا خوژێر پەنجەیان هەیە پێویستیان بە خوێنە ئەو کەسانەش زۆر پێویستن بۆ کۆمەلگاکەمان چ ئافرەت بێت چ پیاو بێ ئەمانە هەموویان وجدانی مرۆڤانەیان و هەستکردن بە مەسئولیەت لێرە کۆی کردوونەتەوە لەسەر بانگەشەی عەبدولقادر هاتوون خوێن ببەخشن بتساوى ياك بطل الدبل بتساوى لكن يستبدلني بەهادارترین پێکهاتەی لەشی مرۆڤێکە دەیبەخشێت بۆ ڕزگارکردنی گیانی مرۆڤێکی ترکە ناشیناسێت ئەمە بەرزترین واتای مرۆڤ بوونە
ئەگەر یەکە شوشی کاک عەبدولقادری نەبێ لێرە لەوانەیە تووشی زارۆ یەکەم خێنی دەبین چونکە ئەوە یعنی وەکو سپێرێک وایە یعنی هەر لێرە کەم و کوڕێک ڕووبدا لە کەمی خوێندا ئەوە یەکسەر پڕی دەکاتەوە. من هاتووم بۆ بڵێ خوێن پێویستم پێ لە بەیانیەوە چاوەڕێ دەکەم هاتووم بۆ لای کاک عەبدولقادر بەمبەستی خوێن وەرگرتن لەم کۆمەڵەیە کاک عەبدولقادر بەڕاستی کارێکی خۆبەخشی زۆر باش دەکاتن. کاک عەبدولقادر جەماعەتێکی خێر کردەوە هەم قەبر لێدان و هەم لۆخین بەخشان و هەبێ بەرامبەر دەبەخشین ئەمە قەبر لێدانیش هەر بێ بەرامبەرە جەماعەتە کاک عەبدولقادر ئیش و کاری خۆی دەکا و 6 منداڵیشی هەیە و دەستخۆشی لێ دەکەم. ئەم لە 2006 کاک عەبدولقادری دەناسم کە زۆربەی کات نەخۆش زۆر پێویستی بەخین بووە لە شەو لە 12 شەو یەک شەو ئەمە خەفەر بووە تەلەفۆنمان بۆ کردیە یەکە سەر ژیانی ئەو شخصە ئەو نەخۆشەی ڕزگار کردووە. خاصە من لە نانەکەلی بووم نەخۆشە بوو نەزیف دەبووم یعنی کات لوکیمیا بووم پێویستی بە 10 بوتڵە خینە بووم ئەو بە ماوەی زۆر کەم بە سەعات 2 شەوێ 3 شەوێ بوتڵە خینەکانی بۆ ئامادە دەکرد و شخصەکانی بۆ دەهێنام یعنی ژیانی زۆربەی نەخۆشانی ڕزگار کردیان. خوێن شتێکە جێگیرەوەی نییە و جگە لە خوێن بەخش هیچ سەرچاوەیەکی تر نییە بۆ ئەوەی ئەم پێکاتە بوو دابیم کات بۆیە ئێمە وەکو سنتەری گواستنەوەی خوێن پێشوازیمە بۆ خوێن بەخش وەکو پێشوازی کەسێکی VIP لێ دەکەین و ماندووبوونەکەی و خوێن بەخشینەکەی زۆر گرنگ هەڵدەسەنگێنین چونکە ئەم بەڕێزە ئامادەیەکەوە بەشێک لە پێکاتەیەک لە پێکاتەکانی لەشی خۆی ببەخشێت بۆ ئەو نەخۆشانەی پێویستی پێەیە. کاک عەبدولقادر بەڕاستی مرۆڤێکی خێرخواز مرۆڤێکی حەزی لە کاری چاکە و لە کاری باشەیە و زۆر جار سەردانی ئێمەی کردووە ڕاوێژی پێکردو نەسەر ئەو کارانە ئەم کارە لە ڕوانگەی ئیسلامەوە بە کارێکی چاک و بە کارێکی باش هەژمار دەکرێت. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا ئاماژە بەوە دەکا هەر کەسێک کە ببێتە هۆکار بۆ ئەوەی ژیانی کەسێک لە مردن ڕزگار بکە ئەوە وەکو ئەوە وایەکەوە ژیانی هەموو مرۆڤایەتی لە مردن ڕزگار کردووە. ئەگەر ئەم بڕە خوێنانە نەبێت کە بەردەوام دەبەخشرێن گیانی ئەم منداڵانە دەکەوێتە مەترسی و کاری ئەم نەخۆشخانەیەش ئەستەم دەبێت. هەردڵۆپێکی ئەم بوتڵە خوێنە ئومێدێک و خەندەیەکی نوێبوونەوەی ژیانی ئەم منداڵەیە. من 18 ساڵە کاری خوێنبەخشین دەکەم لە یەکی نۆی 1990 دەستم پێ کرد بۆ خوێنبەخشین. چەند برادەرێک بوون ئەوی ڕاستی بە بیدایەت سوال بوو دوای زیادی کرد بۆ 5 و 6 ئێستا لەخوا بەزابی کە زیادی کرد خەرک ڕۆژ بە ڕۆژ بەینومان پێوە دەکا دوای کە خوێنبەخشین زیادی کە ڕێکخراوەکمان دروست کرد وەکو ڕێکخراوی لالی مەفات خێرخوازی بۆ کاری خوێنبەخشین. بەڕاستیە تا ئێستا کەس بەردەوامین و خوێنبەخشین ڕۆژ بە ڕۆژ زیاتر و نەخۆشی زۆر تەڵەبیاتی خوێنیان لەسەرمانە وەکو واجب بە کاری ئینسانی دەزانین. عەدەدی خوێنبەخشین لە 30,000 زیاترە وەکو ئەندامیش 1000 زیاترە 1000 ئەندام. بەخۆی زیاتر لە ڕێگەی سەنتەری گواستنەوەی خوێنەوە ئیتساڵمان پێوە دەکەن کەوا نەخۆشێک وەزعی تاوانە من بەخۆم پێم وتونە کە ئابراگە بزانم فەقیرە ئەمە بە ئیمکانیت خۆم بە سارە خۆمان دەچین خوێنی بۆ دابین دەکەین. هەموو کاتێک پێم وتینە کە ئابراش فەقیرە بوو ئیتکە بوو دێن ڕقەمی تەلەفۆن دێنێن کە خینێت وەگەر خەبەرمان دۆڵەکە خۆمان تاریخی دەنووسین. ئیتکە شەوە خین پەیدا نەبە بخۆین چونە خینەکەمان لێ جێبەجێ کردووە. ئەو کەسانی کە پێویستیان بخوێنە ئاگادارمان دەکەنەوە. ئێمەش زۆری خینەکان لێوە لەگەڵ خوێنێک بوو بەیت ساڵاتکردنەوە دانێری بۆ نەخۆشخانەکە زیاتر وەکو نەخۆشخانە ویلادا زۆر پێویست پێ لە بە مناڵبوون و لە بە حالەتی عملیات توشتوالا
مستشفى تەواوی ڕۆژ ئاوا ئەوانە زۆر پێویستیان بە خوێنە. کێشەمان زۆرە لەگەر بەڕاستی کابرای نەخۆش لە بۆ نوێی کابرا کە خوێنی دێ لەوانەیە دە تەلەفۆن زیاتر دەکات تا بزەخینێش پێ دێن کاکە کە ئەو خوێنە دوگل لەکە خۆت ئاگدارماکەوە ئەو کابرا خوێنی دەوەمی ئەمە کاتژمێرەکەی بنووسین تاریخەکەی بنووسی بەروان وەبی هەتا 4 مانگ 6 مانگکە خوێن نەداتەوە زەحمەتەکانی مە ئەوەیە کابرا لە بۆ نمونەی خوێنی دەوێ مەسن لە بۆنە ڕۆژێک زووتر ئاگدار کاتەوە برێ کاکەم بەیانی عملیات بەڕاستی برا دکتۆرەکان ڕۆژ احترام هەیە نارم هەبوو بە سەتانەوە هەتیان زۆر ئێمالن ئێمالەکان لە چیا نەخۆش دەچی دەێ عملیاتی بەیانی نارێک کاکە ڕۆژێک دوو تخینی عازەکە نام تەنگاوکە نەخۆش تەنگاوکە نەخوێن بەخش تەنگاوکە ئەزەنا عملیاتی خوێنمان دەوێت ئێمەش دەبێت بە تەلەفۆنەوە برانی سنتەری خوێن بکەن کاکە ئاسانکاریەوە کە خوێنەکان بدەنێ ئەمە دوای خینەکەتان بۆ تعویز دەکەنەوە زۆر هاوکاریمان دەکەن بەس لە بۆ نولەی کابرا کە دێتن خینەکەی دەوێتن عەجەلە لێ دەکات دوای عەجەلەش خینەکەی ناوێتن نارێک کاکەوە خینەکە وەر نەگرت ئەو ئاگە یەکێک پێویست پێ بۆ ئاگادارکەمەوە بۆی سەرف بکەن. زۆر عادەتە بە زۆر ناخۆشیمان بینەوە کابرا هاتووە لەو خوێن بەخشینی نەفەرمان لەگەڵ نادێ ناو خەستخانەی بەرداکرێ بەوێ 1 دیناری پێبی بەڕاستی کابرا بە پێیان هاتەوە کابرای نەخۆشکرد ناکارێ کاکە ئەو کابرا هاتیە کارێکی ئینسانی لەگەم دەکا ئەمن باچم خوێنەکە بداتە من دوای بینێرمەوە بەڕاستی کێشەمان لە دروست دەبێت زۆر حالەتەیە کابرا مادی بووی لە خۆ تێکدایە خەوی لە خۆ تێکدایە خەوی لە خۆ عرام کردیا ئیسعاد نانی نەخواردووە بە برسیاتی دەستە نەخۆشخانەی وەڵا نابی خوێن دێتان نان نەخۆی کابرا فکر ناکە برێ کاکە لە ڕێی زامنەبی شربەتەکە دەمیان کێکە دەمێ فکرە شتانە فکر ناکە بەس کرد لەسەوە ئیشەکەی جێبەجێکا بەجێ دێریتەوە ئەمە شتەکە ئینسانی دەکەین جێ نەدەوێت شتانە بەس وەکەوە بەڕاستی زۆر عالەتەوە من بە شخص خۆم بە پێیان لە نەخۆشخانەی هاتیمەوە بۆ سەرمای باران لێ دایمە هاتیمە کەسێک نەبە برێ کاکە ئەو کابرایە تازە خینلومە پەیداکە بیبینەوە. هەتا ئێستا هیچ کەسێک هاوکاری نەکەم بۆ کاری خوێن بەخشین تەنها بۆ هەندێک هاوکاریان کردیمە وەکو ڕۆیلمایی خوێن بەخشین لە چ عالەتێک خوێن دەدرێ لە چ عالەتێک نەخۆش پێویستی بەخن لەو شتانە هاوکاری بەس دەکە عالەتیری هیچ کەسێک هاوکاری نەکردینە وەکو کاری ڕاپەڕاندن خێرخواز سارەکیان بۆ داوێکردن بۆ کاری خێرخوازی هەم لەو خوێن بەخشی و هەمیش دۆ گۆڕ لێدان هەتا ئێستا لەخوا بزادی هیچ تەشمان نەکردێ بەرامبەر کارێکی بە ئینسانی پیرۆز دەزانم. من ئامانجم ئەوەیە کارێکی مرۆیە کارێکی ئینسانیە کارێکی پیرۆزە بە پیرۆز دەزانم لۆیە هەردەم ئامادەمە کاری ئینسانی جێبەجێ بکەن ئەم بارەکی. بين ساعات أجدر لا ما ببصنا تقريبا ساعات نوت سارة كم دقيقة وعدس بيرك ما تاس زاري بس ساعات يكا ساعات دوا لا فرعي سجاد الرئيسي عريقي حتى دقات الناس كرابتيان حتى دقرمو شكاي خلاص دقمو دسمو
ژیانی من لەسەر کارفرۆشتم بۆم فرۆشتنا ڕۆژانە مەسەرەن 15,000 20,000 دەفرۆشم دەدەچی ئەوریش دۆ کاری خێرخوازی ئەنجامیدا. زۆر سپاس. والله بۆ نوێ ئەو نەعاالمیە بۆن معتە بۆ نوێ ڕۆال خۆشە گەنجانە خەرک زۆر بەڕاستی داوا دەکات ئەو ڕۆیانە معتەری شوینایە بۆنی هەناسی خۆشەویستیە بۆنی وان ماشۆیە هزار هزار زۆر سپاس کاک عەبدولقادری دەکەم زۆر هیلاکە زۆرمان دیە لە دوو کاچ خێری خین بەخشی قەبر لێدان لەگەمە زۆر یعنی دەعم دەکە ئەو کاری ئەو دەکا کە هیچ کەسێک لەو هۆلێرە پێ ناکرێت زۆر زەحمەتە بەنسبەت کە عەبدولقادر بەڕاستی کەسێکە ناسراوە لە ناو خەڵکدا جگە لە من ئەو سناعەیە هەموو دەیناسی تەبعاً کەسێکە خۆبەخشە بەنسبەت خین و قبر لێدان یعنی شتێکی وا دەکا هیچ کەس نایکات. عەبدولقادر مەعەدەل بەڕاستی کەسێکی خۆبەخشە خوا پاداشی داتەوە بەردەوام لە خوێن بەخێش لە قبر لێدان یعنی ئەو پشتگیری منی کردە ڕاستی بەردەوام لە هەموو جێیەکی ڕقەمی بەراو بوویتەوە. ئەو ڕاستی بخێزان زۆر جار هاندەرم بە لێ لەو شتانە بەردەوام بە لەبەرەوەی زۆر خەرکاتە بەردەرگا وەخت خۆی ساری 2001 وەختی تەلەفۆن نەبوو گریا لەبەر دەرکەی هەر پیاوەکە لە چێ خوێنمان دێ مانای بەڕاستی تەرجێ کردیمە لەو شتانە. من داواکاریم لە خوێن بەخشانەوەیە کەوا بەردام لە خوێن بەخشین و بێن ناوی خۆیان تۆمارکەم بێ و خوێن بەخشین برا پێشمەرگانە لە سەنگەرەکانی جەنگن و لەلایەک نەخۆشخانەی تەلاسیمە لەلایەک نەخۆشخان نانەکەی پێویستیان ڕۆژانە بە خوێنە و داوا دەکەین سنتەری گواستنەوە پڕ لە خوێنکەین. ئەمەش چیرۆکی دووەمی مرۆیانەی خۆبەخشی عەبدولقادرە لەگەڵ کۆمەڵێک دۆست و هاوکاری تر. ڕۆژبێت یان شەو بەردەوام بەم ئۆتۆمبیل و کەلوپەلەی بۆ قەبر لێدان دەچێت بە خۆڕایی و تەنیا بۆ کەمکردنەوەی سەختی و خەفەتی کەسوکاری مردووەکە لەگەڵ ئەم دەستە هاوکارانی ئەم ئیشە دەکەن. مرۆڤێکە هەرگیز ماندووبوون نازانێت. ئەم پیاوە هەموو کات و توانای خۆی بۆ خزمەتکردنی خەڵک داناوە. ئێمە پێشەچی لەو کارە خێرخوازیەمان ئەنجامدا کاری گۆڕلێدان بەڕاستی بەشتەش پیرۆزمان زانی تقریبەن نێزگەی 9 ساڵ زیاترە و کارە خێرخوازی ئەنجام دێ کاری گۆڕلێدان هەموو کاتەچیش ئامادەنێنە هەر وەختەچی تەلەفۆنمان بۆ بکەن کاتمان دیار نیە سەعات سفرین بەڕاستی.
لە سەرەتا هیچمان نەبوو چەند کەسەش خۆبەخش هەبوو مۆلیدە لۆینان هەبوو کۆمپێسەر بوو هەبوو خاکەنازە بوو قازمە بوو هەبوو بلاستۆر بوو ئەجە دوای خێرخوازان شارە و لێ ساران بۆ دابی کردی. بەهۆی نخۆشێکمانە بوو خارۆژ بکەوە فاتی کرد لە هەفتی 2007 کۆچی دوای کرد ئێمە دوای 4 ڕۆژ دوای ناسنی هەستمان بەو کارە خێرخوازێک کردەوە ئەنجامی دێت. بەڕاستی خەرج زۆر کێشەمان لێ دروست دەکات لە بۆ نوێ کابرا جەنازەیە قبری لێرە قبرمان لێدا هێشتا قبرەکە ئازێنەکە جارێک جەنازە دێنین لە ناگرێشەکەی بەڕاستی بەڕۆک پێچی بکەین. پێویستە ئێمەمانش وە خەڵکی دیکەش هەموو ڕێزی ئەم چەشنە مرۆڤانەیان لابێ ڕێزی زۆریان بگرن و یارمەتیان بدەن و لەگەڵیان بن پشتگیریان بکەن بەچی یارمەتیان بدەن لەوانەیە ڕۆژێک ئەو برابێتە لای من بڵێ مامۆستا ئەو خوێنەی تۆ تایبەتە کەسێک زۆر پێویستی بە خوێنەکەی تۆیەکەوە ژیانی ڕزگار بێ یان خۆی ڕزگار بێ لە مردن. کە عەبدولقادر کەوا زیاد نزیکەی چلیەکەی خوێنی بەخشیوە تا ئێستا و خوێنەکەی ئەی ناقسەکەەوە لە جۆرەکەمەکانە بۆیە ئێمە ئەم بەڕێزە جگەلەوەی کەوا ئامادەی هەیە خوێنی خۆی ببەخشێت سەرپەرشتی گرۆپێکیش دەکات کەەوە هەر کاتێک ئێمە تووشی کەمی ڕەسید ببین پەیوەندیمان پێوە کردووە و تا ئێستا زۆر هاوکاری کردین و هەموو جارێک گرۆپە مەجموعەیەک خوێن بەخشێنەوە بۆ ئەوەی خوێن ببەخشن و ئاستی ڕەسید لێرە بەرز بکرێتەوە. ئێمە زۆر ستایشیان بە ڕێزە دەکەین و بەڕاستی بە سەربازێکی ون حسابی بۆ دەکەین چونکە کەسێک کە بەڕاستی هەر لە بیداتەوە تا ئێستا زۆر هاوکاری کردوون و لە زۆر ئەزەمات کەەوە ڕەسیدماندا بەزیوە زۆر یارمەتی داوی. ئەمەش خەڵاتی بەرنامەی سەربازیونە لە کەناڵی کوردستان 24 بۆ بەڕێز کاک عەبدولقادر بەرامبەر ئەو خزمەتە گەورەی کەوا پێشکەشی کردووە بۆ ئەو نەخۆشە بەڕێزانە کەوێ پێویستیان بە خوێن هەیە. ئەمە هیوادارین کاک عەبدولقادر بەردەوام بێت لەسەر ئەو کارە بەڕێزەی و خەلکانی تریش چاو لەم بەڕێزە بکەن.